شەو ڕۆژم ژیانی میلەتی کوردە تەمەنام لای خودا دایم ژیانی میلەتی کوردە بەدایم دڵپەشێواوی پەشێوی میلەتی کوردم وەکو بولبول سەحەر خوانیم ژیانی میلەتی کوردە نەخۆشە میلەت و فەوتا وەتەن بێهۆشە ئەهلی ئەوەی مەطلب بێلامان هەر ژیانی میلەتی کوردە بەڕاستی چاکترە مردن حیاتی وام لەلا تاڵە ئەوی ناوی نەبێ ئەمڕۆ ژیانی میلەتی کوردە شەجاعەت پیشەیی کوردە معارف ڕسمی پێشوویە کەرەم ئەڵبەتە باعیس بۆ ژیانی میلەتی کوردە دڵم خوێن ڕێژ و سەرکێشە دوو چاوم پڕ لە ئەسرینە عیلاجی دەردی بێکەس هەر ژیانی میلەتی کوردە. دەنگخۆش کاک حەمیدگیان. ئازیزانم من خەندە ئیسماعیل خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەدەقانە لەگەڵتانم. پێم خۆشە بەخێرهاتنی میوانە ئازیزەکانم کەم ئەویش دکتۆر عوسمان عەبدولبەرزنجیە بەخێربێ دکتۆرگیان لەگەڵ خاتوونی ژەنیار خاتو ئاودێر بەخێربێ. باسی ئەمڕۆمان باسی شاعری گەورەی کورد فایق بێکەسە. دکتۆرگیان ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم حەز دەکەم تیشکێ بخەیتە سەر ژیانی شاعر. فەرموو. سەرەتا من زۆر سوپاسانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم بۆ خۆتان و کەناڵەکە لێرێشەوە سەری ڕێز و ناش بۆ هەموو شەیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان پێشمەرگە هەمیشە سەربەرزەکانیشمان ئیشەڵڵا ساو و سەلامەتە بن و ڕێخەبات بە هیچ شێوەیە بەرنادەن. تەڵەن یەکێک لەو شاعرانی کە بەڕاستی ئەتوانین بڕین هەموو ژیانی پڕ ناخۆشی و چەرمەسەری ڕاستە کە سوکارێکی زۆری هەبوو بەڵام دواتر وای لێ هاتووە کە زۆر بێکەس بوو. دیارە ئەو نازناوەشی لەوەوە بۆ خۆی هەڵبژاردووە. لە ساڵی 1905 لە دەی سیتەک مناڵێک دێتە ژیانەوە کە ناوی فایەقە و کوڕی عەمدوڵا لە ئاغاسیەکان بڵێن لە بنەماڵە لە ئەسڵا لە خەڵات چۆلانەوە هاتوون. هەر لە مناڵیەوە کۆسکەوتنی ئەم مناڵە بە مردنی دایکی خنکانی برای دوورکەوتنەوەی باوکی لیان و کە ڕۆشتۆ ئیتر نەیبینیونتەوە گوایە وەکو دەنگە ئەڵێن لە مەڕعەش کۆچی دوایی کردووە. یارە ژنی تری هێناوەتەوە لەگەڵ لە ئۆردی عوسمانی ڕۆشت. شاعر کە چاوە کاتەوە ئەو هەموو ناخۆشی و مەئەساتە نائیلاج پەناباتە بەر خاڵوانی یا مامەکانی کە مامیکێ بوو لە تاجیرەکانی ناو شاری سلێمانی. بەم شێوەیە نەهامەتی ڕی یەخەی پێ ئەگرێ لە ژیانیدا. سەرەتا مەکتەبی سەرەتایی لێرە دەست پێەکە بەڵام دواتر ئەچێتە کەرکووک و دواتر دارالعلومی بەغا تەواوەکات. دێتەوە وەکو مامۆستا دائەمزرێت. ئەو شوێنانەی مامۆستایی تیا کردووە هەر لە هەڵبجەوە هەتا زۆر شوێنی تر و دواتر دوورخستنەوەی بۆ حلە بۆ خواروی عێراق. ئەتوانین بڵێن لە تەمەنی لاوێتیەوە شەیدای یا تەمەنی مناڵی و شەیدای کوردستان و جوانی و ڕەنگینی بە تایبەتی شاری سلێمانی و هەموو کوردستان بووە. دەستی داوەتە خەڵم و بۆتە هاوڕێی قەڵم. لەبەرەوە چۆتە بواری ئەدەبیات و شێعر و ئەدەبیاتەوە و لەگەڵ شاعرانی ئەو سەردەما دۆستایەتی و نزیکایەتی هەبووە. پیاوێک بۆ وەکو مامۆستا ڕەفیع حیلمی ڕێن نەک هەر کارە ساتی ڕۆژگار کە کەس و کاری لێسەنەوە بەڵکو بەهۆی نەخۆشی ئاوڵێشەوە سێیەکی چاوی ئەتوان دوو لە سەرسەی چاوی لێسەندووە واتە نزیکی خوێربوون بووە. بێجگەل لەوە دەم و چاوی تەواو ئاوڵاوی بووە تێک چووە
خۆشی جسمۆینێکی قەڵەوی هەبووە ئەڵێ هەتا بڵێ دیمەنێکی سەیری هەبوو بەڵێ من بە قەناعەتی من ئەڵێم هەر کەسێکی تر وە لە جێی بێکەس ئەسڵەن تەرکی ژیانێ کرد بەڵام ئەو مەردانە خۆڵی هەڵماڵی بربەرەکانی هەموو ناخۆشی و ناشیرینی و هەموو شتەکانی ژیانی کرد بەڵێ بوو بە یەکێ لە شاعرە هەرە هەڵکەوتەکانی نەتەوەکەمان بە تایبەتی لە بواری شۆڕژێر ئەدەبی مقاومە و شۆڕژێتی و ناسیۆنالیزمی کوردیە بەڵێ دکتۆریان پێدوانیە هەندێک جار تراژیدیا هەندێک کەس هەیە کە ژیانێکی زۆر تراژیدی هەیە بەڕاستی ئەو لە تەمەنێکی مناڵیە برا گەورەکەی لە ئاوی دیجلە ئەخنچێ حەمەسەری خۆی و تایاری برای ئەمێننەوە باوکی بەجیانە هێڵێ دایکی لە تەمەنی وابزانم 10 ساڵیە ساڵی ئەوە کۆچی دوای یەکە یعنی زۆر تاکو تەنها ئەمێنێتەوە بێکەس هەندێک جار پێدوانێت تراژیدیا هەندێک مرۆڤ هەیە گەورەیە کات ینی بێکەس تراژیدیا گەورەی کرد هەندێک جار تراژیدیا ئینسان ئەڕوخێنێ بەڵام هەندێک کەس هەیە کە مرۆڤێکی کتە و بتوانایە تراژیدیا گەورەی باسی ئەوم کرد کەوتم هەر کەسێکی تر باید لەوانی وەکو بێکەسڵنە بەڵام ئەو تراژیدیا ئەو ناخۆشانە بێکەسی کرد بە بێکەسی شاعیر و نیشمان پەروەر کەواتە بێکەس تراژیدیا دروستی کرد بەڵام لەگەڵ ئەوە شاگیرنەوە ئەڵێن کەسێکی قسە خۆش و نوکتەزان بەڵێ بەڵێ ئەڵێم هەنی توانیوێتی مەقاومەی ژیان کە بە هەموونەوەیە وای کردو کە خەڵک خۆشی بێ و ڕێزی لێ بگرن بە تایبەتی ئەم قسە خۆش و نوکتەزانیەی لە گەلێک لە شعرەکانی شارڕەنگیەوە کۆمەڵێک شعری هەیە بەڕاستی بۆ گاڵتە و گەپ بەڵام شتێکی تر سەیرە لای من بێکەس ئەو کاتە بەو ینی جگەلەوەی کە توانیوێتی لە ئەدەبی کوردیا خۆی فەرزکە وەکو شاعر جگەلەوەی کە توانیوێتی خۆی فەرزکە وەکو تێکۆشەرێک وەکو خەبات جێڕێک کە چەندین جار گیراوە و دەربەدەری چەشتووە هەموو شتێکی چەشتووە توانیوێتی خۆی ئیسپاتی وجودی خۆی بکە لای شاعیرانی گەورەی عەرەب وەک معروف ڕەسافی وەک جەواهیری وەک ئەو شاعیرانی ئەو سەردەما هەبوون ینی ئایا ئەم توانایە لەکوێوە هێناوێتی خۆی کاتێک کە ئەچێتە بەغا زۆر شارەزایەکی تەواو پەیاکە لە زمانی عەرەبی یەکێک لە عەرەبی زانەشارەکانی ناو کۆمەڵگای کوردی وەک دەجێڕنەوە معالەقاتی سەبعەکە لە سەردەمی هەمووی لەبەر بووە بێجگە لەوە پەیوەندێکی تەواوی وەکو جەنابتان فەرموودان لەگەڵ ڕەسافی و مادی جەواهیری محەممەد مادی جەواهیری و کۆمەڵی شاعیرانی ئەو سەردەمە بووە توانایەکی سەیری هەبووە لە شێعردانانە مەسەلەن تێکەڵکردنی زمانی عەرەبی لەگەڵ کوردیە ئەو سەردەمانەی کە نەفیە بێ لە حەلا دا ئەنیشێر لەسەر ئاوی دجلە سێرەکە کۆمەڵێک گەنجانی شنەوەش ئەو سەردەمانە تەمەنێکیەوەنە نەژیاوە خۆتان نزانن 1940 ساڵ ژیاوە باسی ئەدەبیاتەکەن باسی ئەدەبیاتی عەرەبی و ئیتر فەخر بە خۆیانەوە فیانە ئەدەبێکی بەرزان هەیە ئەدەبیاتی عەرەبی باسی یەکیان سوتە گوایە باسی کورد دەکرێت ئەڵێ ئەوانە میلەتی هەر ئەدەبیان نییە هەنی خاوەن شێعر و ئەدەبیات نین بێکەسیش نزیکە لیانەوە بەم شیعرە وەڵامیانەیەتەوە ئەی وەتەن من بەیادی تۆوە شەوگاران ئەنوم كل صبح بهواك أستفيق وأقوم خۆزگە سەد خۆزگە خدایە ئەمن تەیرێ ئەبووم بجناحي أطير في صحارك الأحوم تارة فوق الجبال تارة بين الكروم أم قصيدة درودريجة ئیتروای لێ ئەوان شەرمەزارە بن و هێن داوای لێبوردنی لێ ئەەکەن و تێ ئەگەن کە بەڕاستی ئەدیب و شاعیرێک دانیشتووە کە لەوانەیە لە پێشا بنەوە ئەکتر سێرم بەڵام دواتر زۆر ڕێزی تایبەتی لێ ئەگیرێت بێگومان شاعیرانی ئەو سەردەمە هەمویان لە بواری زمانە شارەزا بوون نەک تەنها زمان ئەم ئینگلیزیش فێر بووە بەڵێ بۆ شارەزایکی باشی زمانی تورکیا هەبووە شارەزایی هەبوو لە زمانی فارسیە بەڕاستی بەتوانا بووە هەنی ئێستا ئەگەر سەیریکەین هەندی شاعرانی ئەم سەردەم بەراوردکەین بە شاعرانی پێشومان ئەوان بەلانی کەمە سێ چوار زمانیان زانیوە بەڵام شاعرانی ئەم سەردەممان بە تایبەتی ئەگەر سەیریانکردن یا کوردەکە ئەوە هیچ جەزانێت دوایەوەی عەرەبی یا ئینگلیزی ئەگەر تۆزێ فارسی بەڵام ئەوان چوار پێنج زمانیان بۆ نمونە ئێستەیەکی و دڵدار تقریبا نزیکە 7 زمانی زانیوە دڵداری شاعر گۆران 5 زمانی زانیوە
کە توانیوێتی قسەی پێ بکە و ئەدەبیاتی پێ بکە. ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە. شاعر لە شعری شۆڕی بێکەس دەڵێت دڵێ تەڕ نەبێ دڵێ تەڕ نەبێ دڵێ لە خۆیە دایم تەڕ نەبێ سەرخۆشی بادەی ڕووی دلبەر نەبێ بە جامێ شەراب کەیل و مەست نەبێ خوایە ئەو دڵە دائیم پەست بکەی دڵێ هێلانەی عەشقی یار نەبێ بە تیری نازی بریندار نەبێ کوشتەی ئەو دیدەی پڕخومار نەبێ بە جامێ شەراب نەشئەی پێ بدەی خوایە ئەو دڵە دائیم پەست بکەی دڵێ کە کانگای مەعریفەت نەبێ سەرچاوەی عەشق و محبەت نەبێ ڕەهبەری ڕێگەی حەقیقەت نەبێ بە جامی شەراب جیلوەی دەربخەی خوایە ئەو دڵە دائیم پەستیکەی. بەخێر بێتەوە. زۆر سوپاس. نەشتان ساغ. دکتۆر شتێکی تر هەیە لەسەر ژیانی بێکەس بە تایبەتی ئەو ڕۆڵەی کە بینیوێتی لە ڕاپەڕینی 6 ئەیلولە دژی ڕژێمی کۆنەپەرستی زەمانە کە بێکەس برینار کراوە و زیندانیش کراوە. تێگومان لە دوای ئەوە لە کاریش لا ئەبرێت. بەڵام پاش ئەوە چەند ڕووداوێکی تر هەیە لە ژیانیان ڕوویە. حەزەکەم کە دوای ئەوەی کە لە کار لا ئەبرێت خۆی چۆن بە شوێن کارە ئەگەڕێت و هەر خۆی ئیسپاتەکاتەوە جارێکی دوای ئەو هەموو دەردی سەریە. بەڵێ لە ڕاپەڕینی 6 ئەیلولی خەناویە تەڵان کە زۆربەی شاعیرەکان شعریان بۆ وتووە هەر لە ئەحمەد موختار جافۆ تا گۆرانەوە تا بێکەس و شاعرانی تریش. ئەم شاعرە دوای ئەوەی کە لە ڕاپەڕینە وەکو ئەتوانین بڵین سەرکردەیەک دەرەکەوێت پێش جەماوەرەکەیەوە بە وتاف و دەورێکی باڵا ئەبینێت دواتر بریندارەکرێ و ئەژیرێ و زیندانیەکرێ پاشتریش تەڵەن ئەوەی بۆ دەرچەکە لە وەزیفە دەربکرێ و دوور بخرێتەوە. بەڵام کە دێتە دەرەوە عەفوو وەکوتمان ئەو بێکەسەی کەیتر کەسی نییە بە تەواوەتی هانای بۆ بەرێ خۆ ئەیاتە ئەوەی کە کاسبیە یاخۆ ڕوەکاتەوەی کاسبیە بۆ خۆی بدۆزیێتەوە. یەکێک لەو کاسبیانەی کە هەڵی بژاردووە کە لەوانەی تا ئێستش نەکەرە وەختە تا ئەم سەردەمەش کۆمەڵی خەڵک پێعیبە بێ کارتۆنێکی پیا کردو و پاکەت و شقارتەی فرۆشتووە جگەرەی فرۆشتووە بەستم ئەوەیە. شاعیرێ بۆ عەزەمەتیە مامۆستایەکی بەتوانە پیاوێکی خاوەن خبرە تێکۆشەرێک هاتوتە سەر ئەوەی پاکەت لە بیا دەرەکەی چانی خاکی بوو. بڵێ توانای ینی تەنازولی یاخود ملی بۆ هیچ کەسێک و هیچ دەسەڵاتێک نەوی نەکردووە. لەبەرەوە بە سەربەرزی ئەتوانین بڵێن بە سەربەرزێکی زۆر جوامێرانە ژیاوە بژێوی ژیانی خۆی بەمە دروست کردووە. بەڵێ ئەم بڵین ئەم جۆرە ئەگەر بڵین کبریاە لای گەلێک لە شاعیران هەبوو بە تایبەتی ئەوەی بێکەسیش گەورەیەتیە تەنانەت ئێمە لە ژیانی عەلی باپیراغاشە ڕووداوی وایە بینین لە قایم قامەوە ئەبێ بە عەریزە نووس یعنی ڕۆژەی لە قایم قامەتی دەریەکەن سبێنێ دەبێت دەسێتەکە ئەوە سەروەری ینی گویان ناوەتێ بەڕاستی ئەمانە لەوە ئەجێ هەڵوێستیان زۆر زۆر بەلاوە زیاتر مەبەست بوو بێ لە ژیانی خۆیان و لە پارە و لە مەعیشەتیش. کاکە حەمید پێم وایە قەزەی نەتەوەکە ئەوەندە زاڵ بووە بەسەریانە بیری نەتەوەی یاخود ناسیۆنالیزمی ئەوەندە زاڵ بۆ گویان ناوەتە هیچ شتێ لە پێناوی نەتەوەکەیانە سەربەرز بژین و توان هەوڵێ بۆ نەتەوەکەیان بن. دکتۆریان وەکو زانین شاعر لە زۆر بواران وسیوێتی و زۆر جار مەسەرەن هانی ئەوە شیاوە کە مێیناشان بەشانی پیا و بۆستێ و شعری گاڵتە و گەپی هەبووە شعری هەبووە بۆ مناڵان بەڵام ئەوەی سەیرە شعرە نەتەوەیاتەکانی لە ناو کوردە لە ناو میلەتە زۆر
کاریگەری هەبووە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بەڵێ بەشی یەکەمی باسەکەت کە لەسەر ئەو بوارانە ئەو پێوتی بواری کۆمەڵایەتی لە بواری کۆمەڵایەتیە بێکەس بوارە کۆمەڵایەتیەکان لە هەموو شتەکانە ئەتوانین بڵێن لە وەتەریاوە یەکێک لەوانە جیاوازی نێرومێ کە کراوە دائیما بە کۆمەڵێشتی تر کە نەرید وە لە ناو کۆمەڵگای ئیسلامی و کۆمەڵگای کوردیشە بە زۆر بە شودانی کێ ژن بە ژن فرە ژنی نازانچی پێکە سێگرەکەی لە شارەکانە دژی ئەمانە هەموو وەساوتەوە وە ژن بانگەکە بێتە گۆڕەپانی مەیدان نێرومێ هەردوو بەجووتە بۆ وەتەن هەوڵێنەدەن دوورە دەرچوونی دەدیلی مەل بە باڵێ نافڕێ ڕاستی دوای ئەوە تۆ نەسرین دەمێکە نەسرین بە ئاشکرا هاوارەکە ئەو ئیتر خۆتان واز بێنن لەو کللتوری کە نەگنەتەوەی کورد ئەتوانین دوژمنانێتەوەی کوردەوەمان ماوەتەوە کە تا ئێستش بەداخەوە کە ئەو باڵاپۆشی پێڵن نازەم چی پێڵن ئێستا بەداخەوە کە ئەوانە هەموو دوژمنەکانی کورد ئەیگنا ئێمە گەسیری کۆمەڵگای خۆمانکەین لە مەزراکانە نێروێن بەیەکەوە ئیشان کردو لە لادێکانە ژنارمانە بینی هەجلی کوردی جوان و ئەو پەڕی سەرپۆشێکی ناسی کوردەواری یاوە بەسەری ئەگەر بەسەریشیەوە بێت کەچی ناو شارەکانە سێری عەوەپەچە هەبووە سەردەمانە هەر زۆر شتێکی ناشی ئەمەش زیاتر لای تورکەکانەوە بۆ مەسلەی پێشکەوتنخوازی شاعیر دەگەڕێتەوە بێگومان ئەو سەردەمە نووسەرێک هەبوو لە میسر قاسم ئەمین کە تەحریر المەرئی نووسی بەڵێ بە ئەسڵیش کوردە گوایە کە کوردە و خەڵکی سلێمانیشان بە ئەسڵیان قاسم ئەمین تەحریر المەرئی نووسی ئەو کاتە ئەو کتێبە کاریگەریەکی زۆر زۆری کردە سەر شاعیرانی عێراق بە تایبەتی کاریگەریەکەی گەشتە سەر جەمیل سقی زەهاوی و ڕەسافی ئۆمانە ئەم کاریگەریە هاتووە بۆ ناو شاعیرانی کوردیش پێم وایە بێکەس یەکەم کەسەکە ئەم کاریگەری لەسەر بووە لە شێعرەکانیان اینجا بوارەکانی تر کاکە هەمین بەڕێزان ئەگەر سیگریکەی لە بواری قمارکردنە کە قمار چ ماڵوێرەیان کردیەکە تا ئێستش ئەو لۆ سەردەما دژیەوە قسەی کردووە مەسەن لە بواری ئەوەی بارە کۆمەڵایەتەکانی ترە وەکو باسمان کرد لە هەموو بوارەکانان نووسیوێتی لە بواری نەتەوایەتە بۆ شیعرەنتەوەیەکانی زاڵە وەکو پرسیارەکەی جەنابەت کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای کوردی پێم وایە ئەوەتەی ڕۆژ هەڵهاتووە ئێمە میلەتی چەوساوین بەڕاستی سەبەکەی سەرەکیش کە ئێمە میلەتێ ئەو مەراحیلانی کۆمەڵگایگەی بڕێ ئێمەش بڕیمان بەڵام بە سەخەتی بڕیمان ئێمە هەتا ئێستش نظامی عەشیرەتگەریمانە ناوە هەتا ئێستەکە 2007ەیە میلەتانی دنیا توانیان لەوە خۆیان ڕزە بە تایبەتی لە ئەوروپا کە سەیری ڕێنسانسکەی کە لە سەدەی 15 و 16 ئەتوانین بڵێن گۆڕینی بواری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و نەتەوە هەموو شتەکان بوو زیندووکردنەوەی زمانی نەتەوەیی بوو بەداخۆی ئەمە زمانی نەتەوەیمان دروست بوو بەڵام ئێستا من لەم سەردەمەشە ئەیبینم کە میدیاکان خەریکن هەر یەکەی بەشێکی لێجیاکەنەوە ئەوە خەریکن بەڵێ شێواندنی زمان لە ڕۆژنامەگەری و لە زۆر بوار بزەبەت شێواندنێکی سێر ئەو سەردەمەوانە بۆ زمانە ئەدەبیەکە لە ناوچەی سلێمان کە تەمەنی 200 ساڵێک بۆ سلێمانی تا 200 ساڵە سەیرەکەی زمانێکی ئەدەبی دروست بۆ لەم ناوچەیە کە زمانی نالی و کوردی و سالمە ئەمە زمانی سلێمانی نییە زمانی هەموو کۆکراوەی نەتەوەی کوردە لە خواری کوردستانە و ڕۆژهەڵاتی کوردستانیش کە خەڵکی هەموو لە دەرگازێڕینەکەی شاری هەمەدانەوە کە ئێستا دەرگەزێنی سلێمانێک کە خەڵکی ئەوێ بوون و هەتا ئەگاتە کۆمەڵی خەڵکانی بانەی و سەقزی و سنەی و هەمووی لەم شاران کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە ڕۆژ خواری کوردستانە هەر لە مەنتقەی هەولێر و دووهۆکەوە ئەم شارە کۆکراوە زمانێک دو زمانی ئەدەبی دوژمنەکانمان نەیانتوانی بەڵام سەردەمی ساڵی خۆمانە ئەم زمانە خەریکە تێگەچێ بەداخەوە لە سەروی کوردستانە لە سەردەمی مەلای زیری و ئەحمەدی خانیەوە زمانێکی ئەدەبی دروست ناوچەکە ئەگەر ئەو دوانە لێگنێسە زمانەکەمان ئەو بنەمایەک سەرەکی نەتۆییمان بۆچی شێعرن دائیمەش بێکەس هەوڵی داوە سۆز و خۆشەویستی نیشتمان و نەتەوە لە دەرونی خەڵکە بەردەستە بکە دکتۆر گیان پێم وایە ئەم شیعرەی کە بێکەس بۆ شێرکۆی ڕەوانشادی نووسیوە بیخوێنینەوە فەرموو ڕۆڵە لایلایە
شێر کۆلای لایە شەوگار درەنگە بۆچ خەوت نایە دنیا کشومات لە هەموو لایە هەرچی درەخت و دەشت و چیایە وا لە ژێر باڵی ڕەشی شەوایە نەدەنگ نەسروە هیچی لێ نایە ڕۆ لە لای لایە شێر کۆلای لایە یاخوا شێرانە بێیتە ناوکایە بنوو بەخۆشی هەتا بەیانی خەوی ژێر پەردەی پاکی یزدانی گریانی چیتە تۆ چی ئەزانی تۆ تازە خونچەی باخی ژیانی کۆرپەی نازدار و فریشتەی جوانی ڕۆ لە لای لایە شێر کۆلای لایە یاخوا شێرانە بێیتە ناوکایە ڕۆڵەوا من تۆم هێنایە بەرهەم بە ڕەنجی زۆر و بە شیری مەمەم بە شەو نخوونی و ناخۆشی وستەم ئەوەندە لەخدا تەمەنا ئەکەم وەتەن ڕزگارکەی لە ژێرباری خەم ڕۆ لە لای لایە شێر کۆلای لایە یاخوا شێرانە بێیتە ناوکایە دەمخۆش کا حەمید دەستخۆش بەڕاستی شعرێکی پرسۆز و ئینسان گەروی پڕەبێ لە گریان کە گوێی لێگرێ بەڵێ زۆر سپاس خاتون گیان بۆ تۆش وڵا من حەزەکەم لەسەر ئەو شیعرە ئەگەر ئەوەندە لە ناخەوە شیعرەکەی وتۆ بۆ شێرکۆوە هەچی مەئەساتێک بەسەر خۆی هاتو لە شێرکۆوە خەریکە ئەی بینێتەوە بینی شێوە دواتر ڕاستە ئەوش بە هەمان شێوە کە خۆی وەفات دەکا و شێرکۆ سەری بێگومان ژیانی بێکەس کاریگەری زۆر زۆریشی لەسەر شێرکۆی کوڕی بەجێهێشتووە کە ئەتوانم بڵێم بەڕاستی درێژە پێدەری ڕێگای بێکەس بوو ڕۆحی شاد بێ ئەگەر سەیری دەموچاوی شێرکە شێرکۆی ڕەحمەتیمان کردایە دەموچایەکی ئەتوانم بڵێم تا ڕادەیە پڕ لە مەئەسات و کە وانە بوو بەزڵە کە سیرتە کرد هەستە کرد فعلەن لە بنەماڵەوە مەئەسات بۆ ئەمانە بڕاوەتەوە ناخۆشی و چەرمەسەری بێکەسی بێگومان دوجار ئەویش مناڵێک بووە و لەو خێزانەیە بۆ ئازارەکانی هەستی بە ئازارەکانی باوکی دیارە خەندەخان زۆر ئەم شعری پێخۆشە شێری ئەیمان بوونەوە هەردوو دەردین ئەگەر بیخوێنێتەوە بۆمان زۆر چاکە خاتون گیان ئەی مانگ من و تۆ هەردوو هاودەردی هەردوو گرفتار یەک ئاهی سەردی تۆ وێڵ و ڕەنگزەرد بە ئاسمانەوە منیش دەربەدەر بە شارانەوە دەخیلتم ئەی مانگ قیبلەی دڵداران دەرمانی دەردی دڵی بیماران شەوێکە و ئەم شەو بگەرە فریام بێیار و هاودەم عاجز و تەنیا وتمان ئەگەر ئیستا بێکەس بمایە لەم ڕۆژگارە و لەم سەردەما بواە لەم شوێنە لەگەڵمانە دانیشتایە ئایا بەڕای دکتۆر هەست و بیرکردنەوەی چۆنە بوو وڵی ناسم بڵێم چی سەری خۆیان بەدار و بەردا سەرچنارەکەی جاران و ڕاستە ئێستا تەرتیبێک جەمام سەرچنارەکەی جاران سیمای کوردانی پێوە دیار و بەڕاستی ئێستا کە یتە ناوە کورد نبینیت مشکلەکەمان ئەوەیە هەر لەوانەی کە لێرە دوکانیان دانەوە ئێرە بن بڕێەوە هیچی کوردین بەداخەوە دواتریش بێکەس بەڕاستی دەمێکە داوای یەکگرتووی و یەکپارچەیی و چۆنڵێ دڵسافی لە ناو کۆمەڵگای کوردیە کە ئەمانگەێنێتە دۆ ئامانجمان ڕەحمەتی بێکەستی شاعر بیێنی ئێستا ئەبێت چیمان پێ بڵێت ئەبێت چی بڵێ شیعرەکەی لەجیاتی ئەوەی ئەو هەموو سۆز و خۆشویستیەی بۆ کورد و بۆ نەتەوەی کورد و بۆ خەباتی کورد ئەبێ ئیمڕۆ چی بە کورد بڵێ منیش خۆم تیاماوەم بەڕاستی چکە پێم وایە ئەوەیەکێکە لە برینەکانی ناخی هەمومان بۆیە لێرە داواکەن هیوادارین ئەو سەرکردانی کە خۆیان بە سەرکردی ئەم نەتوێ زانن بیری نەتەوەی کوردی زیندوو بکەنەوە بیری نەتەوەی کوردی زیندوو بکەنەوە دیارەوە هیوای هەموو
تاچێکی پێم کوردە خۆشە سوپاسی ئامادەبوونی دکتۆر عوسمان عەبدولبەرزنجی بکەم پرۆفیسۆری یاریدەدەری ئەدەبی کوردی لە بەشی زمانی کوردی زانکۆی سلێمانی سوپاسی خات و ئاودێر بکەم سوپاسی هاوکارم کاک حەمید بانەیی بکەم سپاس بۆ دکتۆر عوسمان و سپاس بۆ هەندێکخان. و پێمان خۆشە بە سرودی خوایە وەتەن ئاواکەی کۆتایی بە بەرنامەکە بێنی فەرموو. یەکمان سرودی خوایەوەتەن ئاواکە یەکێکە لە شێعرە زیندوو شاکارەکانی شاعری گەورە و شاعری تێکۆشەر بێکەسی نەمرد. فەرموو خاتون گیان. خوایەوەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کاوسەرە پاچی گاوەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە سەیرانگەی بەهارانی ساوزەنگەی نەرم و جوانی سەد دڵ ئابێ حەیرانی ئاوی کاوسەرە خاچی گاوەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە ئەم شوێنە شوێنی کوردە جێی قەرەمان و مەردە لانەی شێری نابەردە ئاوی کاوسەرە خاچی گاوەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە